جێلێتی و سادەیەکەی کۆمەڵی ئیسلامی لەوایەکە سەیری کەن برانی بەڕێزم ئێوە هەمووتان ڕەنگە زۆرتان لە بیرتانە کاک فاروق کۆکۆیی مدیری تەلەڤیزیۆنەکەی پەیام پار لە یادی لێدانی موشک بارانەکەی بڵێن اعترافێکی زۆر خەتەرناکی کرد بیرتانە خەمەوە وتی ئێمە لە باوەکۆچک بووین باوەکۆچک تەڵان هاوینە هەوارێکی هەڵەبجەیە لەو سەری هەڵەبجێ لە دەرەوەی شارە بۆ ئەم برانی کە نەیاندیوە تەسەوری کرد ئێمە لە باوەکۆچک بووین کەچی ئەمریان پێکردی نێچێتی وتیانە بێم ناوە چۆڵکەن و بڕۆنەوە بەرەو خورماڵ ئێمەیان کە هێنا بۆ خورماڵ سەرمان کرد هەموو عسکەرەکانی تریشمانەوەی لە خورماڵ قیادامی لێو کۆبەت تۆ سەیری ئەم خطورەتە ئەم هەموو خەڵکە عسکەریە هەمووی لە مەکتەب عسکەریان کۆبوونەتەوە بۆ خەوتن لەوێ یەکەم ساڕوخیش بەر مەکتەب عسکەری ئەوان کرد یەکەم ساڕوخ یا سەیری کەم برانی بەڕێز مامۆستا عەلی باپیر پێی وتراوە کە لێ ئەدرێن ئەمانە چونکە خودلانیان بەسەر ئەم ئەنسارەیە هێنا خوای گەورە چۆن خوانی پەرتەوازە کرد چۆن لە خۆیان درا بە شێوەیەکی وا پڕمە ئەسات نیان نەزانی قەبر بۆ چیان هەڵکەن پارچە گۆشتی کامیان لە کامیان جیاکەن ئێمە ئەمە شەماتە نییە بەرامبەریان ئێمە پێمان ناخۆشە مسلمانێکی دیندار لەو سەری دنیا پەنجەیەکی بقرتێ بە تایبەتی بەدەستی تاغوتان و کافران و ملهوڕان خاصن هی ئەمریکا بەڵام سەیری کەم برانی بەڕێز ئەم نەخشەیە تۆ ئەقڵت پێی نەشکە یەکێتی ئەکشێتەوە دواوە و ئێوە خۆشتان لەو شوێنە کۆبوونەتەوە هەمووتان عسکەرەکانتان هەمووی لەوێن ئەشزانم کە لێتان نەدرێت مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی شو مامۆستا عەلی باپیریش هەردووکیان اعترافیان کردو کە ئێمە خەبەرمان درا جەلال تاڵەبانی پێیوتین جایشیان پێش 6 ساعتێکیان پێش 3 ساعت من ئەو برا بەڕێزانەی خۆمان وا ئاگادار کردەوە لێرە کە ئەوم خوێندەوە لە جەریدەی نەرویجیە کە لە مانگی 2 بەتەمابوون لێیاندەن ئەو برانە کە تەلەفۆنیان کرد کاک قودس پێم وتم لێتانەدەن کاک محەممەد حەسەن تەلەفۆنی کردوتم لێتانەدەن وتم چونکە لێرە نووسراوە لە جەریدەی نەرویجی درەودە لەسەر ئاوا دروست ناکە بۆ شتێکی وا گەورە خەبەرێکی وا خەتەر لەبەرەوە نیازیان وا بۆ لێتان دەن لە ئۆکتۆبەرە لە مانگی 10 دڵنیابن لەوە لێتانەدەن احتیاطاتی باش وەرگن خواجزای مامۆستا ئاسۆ بدات و احتیاطاتێکی زۆر وردەکارانەی وەرگرت نەیهێش 3 پێشمەرگە پێکەوە لە هیچ شوێنەکە هەبن ماڵ و مناڵیان هەموو ئیزم دابەوە احتیاطاتێکی باشیان کردبوو ئەو زەمانە هەموو تەسەورەکە ئەوە بوو کە وەکو تەحالوفی شیمال هجوممانەکەنە سەر تیارە دێ قەسفەکە دوای هجومێکی بەڕیە کرد هجومە بەڕیەکەش کرا تیارەش قەسفی کرد بەڵام دوای ساڕوخەکان بوو برانی بەڕێزیم ساڕوخەکان لە تەوێڵەشیدا لە بیارەشیدا لە خورماڵیشیدا بۆی لەو لاجەماعەتی بسوتنەوە کاک تەحسینیشی بەرکەوێ ئەوانەی بیارەهی ئەنساریشی بەرکەوێ ئەوانەی خورماڵیشی بەرکەوێ ئەوەی کە لە 5/2 کۆڵن پاوڵ ڕسمی مزگەوتەکەی خورماڵی پیشاندا و ڕسمی کە خورماڵ خۆی پیشاندا وتی ئەمە شوێنی ئەنسار ئیسلام و کیمیایی تیا ئینتاجە کرێ هەر ئەو کاتە ئەو برانە بایان ئەقڵیان بەوە بشکایە بابە من خۆشتێک نییە غەڵەت بکە کابرایەک ناکرێ جغرافیا ئەوەندە نەزانێ ئەمانە لێکجاکات خاصن کە هەر ئەو هەموو ئەدەواتە تەکنۆلۆژیان لەبەردەستە ئەوان سنووری مۆبایلەکان لە ئاسمانە اختلافیە کۆمپانیاکان ئەتوانن سنوورێک بە موس دروستکەن لە نێوانی ئەم ئاسمانانێ لەبەرەوە شتێکی زۆر سەیرە ئەم خەڵکە هەمووی کۆکرایەوە لەوێ و ئەو لێدانە گەورێش ئەو زەڕبە گەورێش کە بە ئەترافی خۆیان 100 کەس لە ڕێوە مرد 100 کەس کوشرا جار دکتۆر مبارەک بەرکەوت لەگەڵ یا 2 برایتر کە نزیک یەک بوون ئەو کات دوایی لە قەسفەکانی ترا خەڵکی تر بەرکەوتن و هەروە لە ساڕوخێکی تریانە دوایی مەجموعەیە برایتر بەرکەوت ئەوانەی ئەنسار 7 کەسیان لێ شەهید بوو لەو کاتە دوایی طبعا زۆرتر بوون نزیکی 80 کەسی تر شەهید بوو لە هجوومەکان و قەسفی تیارەکان بەڵام بەنسبەتی کۆمەڵەوە المهم خسارەی ناوچەکە هەمووی ئەوە بوو
مامۆستا عەلی باپیرە بوایە ڕووی نێ ئەوە باز بکا بڵێ وەڵام من پێشتر خەبەرم هەبوو چونکە تۆ ئەگەر خەبەرت هەبوو چۆن ڕازی بەوەی کافرێکی محارب ئەدا لە مسلمانانێکی عەقیدەی وەکو عەقیدەی تۆیە مسلمانە وەکو تۆ چۆن ڕازی بی بەوەی کە لەم برا عەزیزانەی تۆ بدەن تۆش هەروە ئاسان لێی دەرەچی ئاخر ئەمە خوایەک هەیە خوایەک هەیە ئەم ئەولیانەی خۆیە پارێزێ ئەم مسلمانە سەرڕاستە فەقیر و داماوانەی بەم شاخوچێەوەن لەبەر خاتری شریعەتی خوا بەم شاخوچێەوە ئێمە خەڵکانێکین دینمان نەفرۆشتووە خۆمان نەفرۆشتووە تەحەمولی زەختی هەموو دنیاکەی نێستە هی ئەمریکامان لەسەرەی نەروێژمان لەسەر ئەدرێن بە دادگام حاولەی فڕاندن حاولەی کوشتن بەڵام ناڵین ئاواکەمان لەدەست پێێتە خوار تەنازولیش ناکەین بۆە ئەخر چۆن تۆ لە تەنیشتەوە برای مسلمانی خۆ دەکوژری قبولتە ئەمریکا لێیان بدە ئەشت زانی جناب تاڵەبانیەکی کافر و ملحید و مرتد کە ئێستا ژەڵی من وەکیلی ئەوم جا تۆ سەیریکن برانی بەڕێز ئەم پیاوە دەجار لەم کلۆ گەزراوە ئێستا شەر دەست ڕۆکاتەوە بۆ لای دەمی جناب تاڵەبانی وڵێ بەڵکو گوڵێکی لێ دەربێنم لە ژەهری ئەژدیهای حەوسەر زیاتریشی دەست ناکە هەموو جارێ ئەمە ئیشی لەبەرە بەڕاستی شتێکی زۆر ناخۆشە کە تۆ خەڵکانێک ئاوە بزانن ئەم وەزعەت بەسەرا دێ وە لێت ئەدرێ کافرێکی محارب لە برایانی عەزیزی خۆت و لە مسلمانانێک کە هاوسەنگەرت بوون کە کات دوێنێ هەموو محاولەکانت لەگەڵەوە بوو مەکتەب عەسکەریت تەسلیمەکردن بە شەرتێک کاک دڵشاد بێ با بەڕێ قبوڵت بوو هەموو بێنەوە بۆ لای تۆ بەس کە نەهاتوون ئێستا ئێهمالیانەکەیت و پشتیانەکەیتەوە هەموو سەواری خانە ئەوە خوای گەورە عەقوبەکەی